هونەرمەند ڕۆبین یەکێکە لە گۆرانیبێژە دەنگخۆشەکان کە بۆ خۆی لە وڵاتی سویدەژی و ئەمە یەکەمین جارێکە بگەڕێتەوە بۆ کوردستان و لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان بەرهەمی هەیە و هەوڵەدات کە ڤیدیۆ کلیپ تۆمار بکات جگەلەوەی کە گۆرانیبێژێکی دەنگخۆشە بۆ خۆی ئەکتەرێکی زۆر باشیشە. هاوکارم ڕێناز قسە و باسی زیاتر لەباری بەرهەمەکانی و هەروەها باز لەوەش کات کە جگەلەوەی کە دەنگبێژێکی باشە هەم ئەکتەرێکی باشیشە. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. ئەمڕۆ ستافی کورسات مەگەزین لە سەرشاخی گۆیژین لە شاری سلێمانی کە هونەرمەندێکی بەتوانا و دەنگخۆشی کورد کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە سەرقاڵی ڕێکۆردکردن و هەروەها کاری هونەریە ڤیدیۆ کلیپێک لێرە ڕێکۆرد دەکەن ئەمڕۆ. ئێمەش ئەمڕۆ لێرە ئامادەیمانەیە و قسە و باسی زیاتری لەگەڵاکەین لەبارەی ڤیدیۆ کلیپەکەیەوە کە ستافێکی بیانین کارە هونەریەکەی بۆ ئەکەن خۆشی لە وڵاتی سویدەژی و ساڵانێکی زۆرە لەوەیە و ئەکتەرێکی بەناوبانگی شەو لەوانەیە زۆرێک لە ئێوە بیناسن. پێم خۆشە لەگەڵ مۆنتێری کارەکەیە کە کاری بەشێک لە مۆنتاژی کارە هونەریەکە کات کە ئەویش کاکدەوەنە لەگەڵمانە بێ قسەی زیاترمان بۆ کا لەسەر بەرهەمەکە لەگەڵمان بن. سڵاو لێبێ کاکدەوەنم کاتەوە باش. زۆر سپاس و کاتە باش بەیەوە و بەخێر هاتانەکەم بۆ ئەم سێتەیە. زۆر سپاس. کاکدەوەن ئێوە ئەمڕۆ ستافێکی بیانی ئەمڕۆ لێرە سەرقاڵی پێم وابێ ڕێکۆردکردنی ڤیدیۆ کلیپێکن. چەند کاری هونەری لە پلانی ئێوەیە هەیە و کارە هونەریەکان چین؟ بەخوا هونەرەکانی خۆمان ناوی بژیە لە خەڵکی سنەوە هاتووە خەڵکی سنایە ڕۆژهەڵاتی کوردستان و هاتووە ئێمە هاتوین وەکو تیمێکی ئەوروپی هاتوینە بۆ ئێرە وستومانە فیلم بکەین لێرە لە کوردستان بۆ گۆرانی کوردی بەڵام بۆ ستایلێکی نوێ. اینجاش ئێمەش هاتوینە بۆ کوردستان هاتەکو هەزەکەین دنیا کوردستان پیشاندەین چەند خۆشە چەند جوانە چەند دڵسۆزین بۆ شارێکی خۆمان لەگەڵ تیمە ئیروپیەکەمان هاتوونە بۆ ئێرە و ئەوانش ئێمە هاوکاری ئەوانەکەین وەکو کە ئەوان هاوکاری ئەمە دەکەن. خۆمیشە لە سوید دەژیم و ئەوانەکە کە لە زانکۆ لەگەڵمان بوومە هاتوونە بۆ ئێرە منش وەکو قسمێک لە مۆنتاژەکە دەکەم بۆیان و هاوکاریشیانەکەم لەگەڵ کۆنتاکت و لەگەڵ پەیام بەدەم بۆ گەنجەکانی خۆماکە لێرە کار دەکەن. چۆن بیرتان لەوە کردەوە کە ڤیدیۆ کلیپێک لە کوردستان بەرهەم بهێنن؟ خۆی گۆرانیەکە لە سوید ڕێکۆرد دەکرێت و لێرەش فیلمە دەکرێت. گۆرانیەکە بەدەستی بۆ کاری کاک بژی ڕۆبین و دەرهێنەر مەیسفرۆست خۆی مەیسفرۆست نەهەر دەرهێنەر فیلمە خۆیش گۆرانی پرۆدوسەکە و هەندێک چەند گۆرانیەک یان کردووە و لە مێژووە پێش چەند مانگێک لێرە بووین لە ڕەواندوز بووین لە ئاکرێ بووین و ئێستاش لە ناوچەی سلێمانین و هەرزەکەین لە هەموو نەوچەکە پێمانەکەی هەزەکەین پیشانی دنیا بدەین کوردستان لەگەڵ گۆرانیەکەی خۆمان. ئەو لۆکیشنانەی کە هەڵتان بژاردووە لە کوردستان کام شاری کوردستانی تایە لۆکیشنەکان کوێن بە شێوازێکی گشتی؟ کاری کلیپەکە لە مێژووە لە ڕەواندوز بووینە لە ئاکرێب بووینە و لە شەقلاوەش بووینە. کاک ڕۆبین گۆرانیبێژی ناو ڤیدیۆ کلیپەکەیە پێم وابێ جگەلەوەی کە گۆرانیبێژە ئەکتەرێکی بەناوبانگە و لە بەشێکی زۆر لە فیلمە جیهانیەکانی شا بەشداری کردووە. ئەوە زۆر ڕاستە. کاک ڕۆبین زۆر لە پێڵێ زەنجینی سێرەی فیلم کاری کردووە لە بۆ نەتفلیکس لە سوید و پاشەڕۆژش ناوچێ بۆ پرۆژێکتی تری هەیە کە بڵاو دەکرێت و ئێستا خۆی ئاکتۆرە و گۆرانیبێژە هونەرمەندێکی زۆر پێشکەوتوو بە ئینشاءڵڵا بەرەو بەلای گەورێت دەچێت. کاک ڕۆبین ئەمە یەکەمین جارە گۆرانی کوردیەڵەیان پێشتریش گۆرانی کوردی وتووە؟ ئەمە یەکەمین جارە کاک بژی بۆ کوردی تۆمارەکە و شتێکێکی نوێ بۆ ئەو شتێکی نوێ بۆ ئێمە کە بین بۆ ئەم شارە پیرۆزایە بۆمان
لێرە تۆماری بکەین و بڵاوی بکەینەوە. هەستی پێم خۆشە بزانم هەستی ئێوە چۆنە کە هاتوونەتەوە لە کوردستان ڤیدیۆ کلیپێکی بە زمانی کوردی ڕیکۆرد دەکەن کە چەند ساڵە ئێوە لە دەرەوە ئەژین و ئەمە یەکەمین کاری هونەریە کە بۆ کوردیەکەن. ئەوەشە با پێم وایە کە زۆر ئەزەکەین بێن وایە چونکە ئەوە دڵسۆزین بۆ شاری خۆمان و پێمانش خۆشە کە خەڵکی سویدان و ئەوروپی بێن بۆێرە ئەوەنش زۆر پێیان خۆشە حەزەکەن ئێتر بێن و هێوەداریشم خەڵکی تر بێن نەهرێمە خەڵکی تری دەروە وڵات بێن کوردستان ببینن بزانن چەند شارێکی خۆشە و چەند چی پێڵێ شانس هەیە کە شتێکی نوێ بکەن بۆێرە چونکە هەزەکەین ئەو تایبە ئیشەندایە بڵاو بکرێت. کاک دەون ئێوە چەند ڕۆژە لە سلێمانین خەریکی کاری هونەرین لێرە هیچ گرفتێکتان بۆ دروست نەبوو کاروبارەکان باشەڕوا لە سلێمانی وەکو هەمووی پرۆژێکتە کە فیلم دەکەی چێشە دروستە بێ بەڵام لەگەڵ یارمەتی خەڵک چونکە خەڵکی زۆر باشین هەموو کەسێک هەوکاریمانەکە و زۆر پێمان خۆشین زۆر سپاسیش بۆ ئاسایش دەکەم کە هێشتویانە ئێمە بتوانین لێرە ئیشی خۆمان بکەین و هێوەداریشین لە هەموو نەوچەیەک لە کوردستان بتوانین پاش ڕۆژ بێنەوە و ئیشی خۆمان بکەین. دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆی کامڕۆ لە کورسات مەگەزین کۆمەڵێک لێدوانتان بۆ ئێمەیە هیوای سەرکەوتن و کاری باشترتان بۆ خوازم. زۆر سپاس زۆر سپاستان دەکەم.